لە ئێستادا بارودۆخێکی سیاسی چێر ڕووی لە عێراق کردووە لە دوای واسەنانی موقتەدا سەدر لە کای سیاسی بەشێکی زۆر لە لایەن سیاسەکان ڕژاون تا سەر شەقام لە ئاستی ناوخۆی و دەرەکی داوا دەکەن بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە. من ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم ئایا تا چەند ئەم بارودۆخی عێراق کاریگەری دەبێت بەسەر هەرێمی کوردستانەوە بینەرمان بێت. هەر نائارامەیەک لە بەغدا و ناوچەکانی تر بە دڵنیایی کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت. بپرسە لەو شارەی باشە لە 150 باشە احتیاجە محتاجە. وڵا برام بەبێ عێراقیش با پێ ناکرێت. دەڵێن شیعی دەکوژێ برای خۆی دەکوژێ بۆ ئەدی لە شەڕی ناوخۆ یەکێتی پارتی هەردووشان کورد نەبوو کە یەکدیان دەکوش. ئەوانی عێراق مەسەلەن سەرکردیان هەیە بە قسەیان دەکەن لێرە کەس بە قسە کەس وەرەقی کەس ناخوێنێت. بەڵێ کاریگەری زۆرە هەر لەسەر هەرێم کاریگەری بێئەنداز زۆرە خەڵک بێئومێد بووە خەڵک بێئومێد دەبێت خەڵک لەو ڕۆکانە بێئومێدتریش دەبێت. سڵاو لەبێت ئەم بارودۆخەی ئێستا لە عێراقەیە کاریگەری هەیە بەسەر هەرێمی کوردستانەوە؟ بەڵێ ئەو بارودۆخەی لە عێراقەیە کاریگەری لەسەر زۆربەی زۆری وڵاتانی دراوسێژەوێ لە شەرق ئەوسەد ئەو وڵاتانەی کە شیعەنە خۆی ئێستا شەڕی شیعە و شیعەیە لە عێراقدا با ئێمەش دڵمان پێ خۆش نێت بۆ لەبەر ئەوانە شەماشای مە دەکەن دەڵێن شیعی دەکوژێ برای خۆی دەکوژێ بۆ ئەدی لە شەڕی ناوخۆ یەکێتی پارتی هەردووشان کورد نەبوو کە یەکدیان دەکوش. ئێستا ئەو فەرموو ئەوڕۆ 30 مانگە دەوا لە 25 مانگ موچەیان دابەش کردن لەبەر ئەو وەزای کە ئێستا لە عێراقی وەزاکە تێکچووە ئێستا ئەوان لێرە موچەکەیان ڕاگرتووە. دیارە ئێمە هەرێمێکی فیدراڵین لە چوارچەوەی عێراقدا بەپێی مادەکانی 121 22 23 بۆیە هەر ئاڵۆزیەک هەر پشێویەکە لە ناوخۆی عێراقدا ڕوو بدا بە تاکید کاریگەری گەورەی دەبێت لەسەر هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی هەتا لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کێشەی بێکاری لە هەرێمی کوردستان زۆرە کێشەی دانەمەزراندن زۆرە و کێشەی بێکاری گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار ئەوەی هەیە کە دەڵێ زیاتر لە 134 کە ئەو ستانداردێکی زۆر بەرزە لە هەرێمی کوردستان ئەوەی هێزی بەدەستە یەکێتی و پارتین ئەوان کاتێ ئیتفاقکەن بڕوان وایە کە هێزەکانی کۆمەڵگای مەدەنی توانای جوڵە پێکردنی شەقامیان نییە کە ئەوەش ڕاز نییە چونکە لە ڕابردووشدا بینیمانە لە 2011 و لە 2018 دیتمان شەقامەکان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی تووشی ئاڵۆزی و پەشۆکاویەک بوو. چاوەڕوانی شیرێ بکە لە هەرێمیش ئەو وەزع بێگەرە و ئەگەر ئەو حیزبانە ئەگەر پێکەوە دانەنیشن و هەر هەمویان ڕووی برایەتیان لە یەکتر نەبێ ئەو وەزع دوور نییە لە هەرێمی کوردستانیش ڕوو بدە. فەرمووها ئەوە تەماشای و شارانە کە هەموو یۆتانێ لە پیسایی و زبڵ و خاشاک و خەڵکی بێمەعاش و معاشی نادەنە خەڵکی و خزمەت گوزاری بۆ میلەتەی ناکەن و هیچ کارێکی چاک ناکەن بۆ میلەتەی. فەرموو باش بانگیان کەن باشە باو قیادانە باشە بابێن شارەکان دابگەڕێن باشە بابێن ناو خەڵکی ئای خۆ خەڵک خۆ ناخوا خۆوانە بێگانە نینە ئەمە خەڵکی خۆمان ئەوانە باشە ئایا ئێستەکانە ئەگەر کوڕەکانی مام جەلالی ئەگەر بێنە شارێکی وەکو ئەو ڕانیەی بەو بازاڕی دابێن دەبێت خەڵک چیان پێ دەڵێ خۆ خەڵکییان پێ ناڵە با بە خۆ خەڵک قابیلە ئەوانش یەکن با خۆیان لە خەڵکی جیان نەکەنەوە هەتا کەنجێ کاک مەسرور کاگنێ چیر باشە بۆ لە خۆیان لە خەڵکی زیاد دەکەن بابێنە شارەکان با بە ناوبازاری دابگەڕێن قسەی لەگە خەڵکی بکەن بزانن خەڵک چی دەوێ خەڵک چی ناوێ بۆ خۆیان لە خەڵکی دادەبڕێن کاکە. خۆم حکومەتی ڕسمی نین ئەمە هەرێمێکین خۆجیان نەبووینەوە لە عێراق لە وڵات جیا بووینەوە هەموو شەماعەتی خۆمانە ئەگەر عێراقی خۆشی بدێت خۆشی دەبێت لێرە ناخۆشی ناخۆشی دەبێت ئەمە تێکەڵایە فەقیر چییە؟ کەواتە ئێمە بەشێکی لە عێراق کەواتە لە هەر شتێک بێ کاریگەری ئارێ وەڵڵا برام بەبێ عێراقیش با پێ ناکرێت. لەخیر لە ڕاستیدا لە حکوومەتی هەرێمی کوردستان ببەراو لەگەڵ عێراق لە ڕووی سیاسیەوە بڵێ تا ڕادێک لێ نزیک و
لێک نزیکم بەڵام ئەوانی عێراق مەسەلەن سەرکردیان هەیە بە قسەیان دەکەن لێرە کەس بە قسە کەس وەرەقی کەس ناخوێنێتەوە ینی هەر کەسە و لەلایەکەوە لایەنگرانی خۆی ئاراسە دەکات کەس نییە ینی گویان لێ بگرێ ئاشکرا ئەو دۆخێکە ئێستا ڕوبەڕووی عێراق بۆتەوە لە ئەنجامی پێشێرکردنی مافی خەڵکە هاوڵاتیان ناخۆ خەڵک لە تێریان نایەتە سەر شەقام خەڵک لە ئەنجامی نەبوونی پرۆژە و خزمەتگوزاری و برسێتی و نەبوونی ئاو کارەبا دێتە سەرجاد ئەگە بێت و حکوومەتی هەرێمی کوردستان زۆر جانە تۆ دەتوانی سوود لە ئەزمموی ئەو وڵاتانەی دەوروبەر وەربگری